لە ئێستاە لە پلتفۆرمە جیاوازەکان کەسانێک هەن زۆر چالاکن ڤیدیۆ دروست ئەەکەن هەندێک جار هەوڵەیەن ڤیدیۆکان پەیامێکی تیابێت بۆ نمونەوا بکەن ئەم ڤیددیۆیە وەکو پەلە پیتکەیەک بێت کە ویژدان و زەمیری خەڵکەکان بەخەبەر ئەکاتەوە جا ئەمڕۆ لە بەرنمەکە ئێمە یەکێک لەو کەسانەی کە بتایبەت لە تیکتۆکە زۆر چالاکە ڤیدیۆ دروست ئەکات لە بەرنمەکەی ئێستامانە لامان ئامادەیە خۆی زیاتر قساکات لەسەر پەیامێکە لە ڤیددیۆکانی هەیە و ئەوەی کە فیدباکەکان کاردانەوەکان چۆن بووە چۆن توانێتی کاریگەری دروست بکات لە ڕێگەی ڤیددیۆکانەوە و هەرچەند کە لە ئێستاە لە دەرەوەی کوردستان ئەژی بەڵام ئێستا ئەم تەکنۆلۆژیایە ئەم ئینتەرنێتە وای کردو ڕەون بەڕاستی جیهانی کردو بۆ گوندەکە کە هەمیشە باس ئەکرێت و وای کردو تۆ لە هەر کوێیەکی ئەم گۆی زەویە بیت بتوانیت پەیامی خۆت بۆ هەر کەسێک لە شوێنەکانی ترابژی ئاڕاستی بکەیت و پێشکەشی بکەیت جا بۆی کە زیاتر لەسەر ئەم ڤیددیۆانە زانیاری وەربگرین ئەڕێنە لای میوانی ئازیزی بەرنمەکەمان لەم بەشە بەڕێز سام جەلال کاک سام سڵاوی لێبێت زۆر بەخێر بیتەوە هەم بۆ کوردستان هەم بەخێربی بۆ بەرنمەکەی ئێمە زۆر بەخێربی پێمان بڵێ کاکسام تۆ لە دەرەوەی کوردستان لەدایک بوایە یەکەم جار پێمان بڵێ کاکسام کێیە چۆن هاتیتە بە تایبەت بوارە ڤیدیۆ دروستکردن لە تیکتۆکەوە باسێکی چالاکیەکانی خۆتمان بۆ بکە من لە پاکستان لە دایک بووم کەی 4 ساڵ بووین خۆم و دایک و باوکم بەراکانم پێشتر باپێرم پێشمەرگە بوو لە کەرکوک لەو کاتە اینجا لە پاکستان لەدایک بووی دوای چی بۆ ئوسترالیا ینی لە 4 ساڵ ڕۆشتم پاکستان لە پاکستان دایک بووم کەی 4 ساڵ بووین ڕۆشتن ئەسترالیا اینجا هەر لەو کاتە هەر لە ئەسترالیا بووینەوە ئەنی ژانم هەمی لە ئەسترالیا چۆن دەستە کرد بەکاری ڤیدیۆ و چۆن بیرت لەوە کردەوە کە ئەم کارە ڤیددیوانی کە بەرهەمی هێنی ئەم ڤیددیوانی کەیکەیت بڵاوی کەیتەوە لە سوشیال میدیا ینی پێشتر براکانم ئەوان فلیمان دروست کرد ئەوان 4 ساڵ پێش ئەوان فلیمانە کرد منیش لە کاتە ئیشمە کرد لەگەڵ باوکمت ئامێکی هەبوو لەوە ئیشمە کرد اینجاکەی بینیم ڤیددیۆنێکێ گوتم ئیشە خۆشە ینی ئەڕۆنە سەر یوتیوب ڤیدیۆ دروست دەکەن لەواکە ئاسانە منیشم حەزەکەم تاقیکەمەوە ینی لە 2020 لە مانگی سێ دەستم پێ کرد ڕۆژمە سەر جادا بە ماکرۆفۆن وەکو ئینتیڤیو مەکرد بە خەڵک ینی پرسیار مەکرد گوتم پرسیاری ئەنتیکا ئەوانە بزانم خەڵک چیە لێن خەڵک چۆن ئەگەر شتیان پێ بڵێم لەکو کوێشنێک بزانم ژیانیان چۆنە ئاوهایی اینجا لەو کاتەکەی بۆ 3 ساڵە وایەکەم اینجا تۆزەی هینەکەم گۆڕی ینی کەی ئەیکەم ڤیدیۆکانم وەکو حەزەکەم یارمەتی خەڵک بدەم ینی پیشاندم باش کاکسام بڕێنە لای یەکێک لە ڤیدیۆکانت بەیەکەوە لەگەڵ بینەرانمان ئەیبینین جا ئەگەڕێنەوە لای خۆت و پرسیاری زیاتر لێکەوە بینەری ڤیدیۆیەکی تۆ بین ینی نەفرێکمە هەیە بەکامرە هەیە ینی خۆی شادوتەوە ئێستا پێکەوە بینەری جا خۆت زیاتر قسەما بۆ کە لەسەر ڤیدیۆ سەرەوەکە ئێستا با ببینیم بەیەکەوە I dropped it. I had to put myself. پەیامت چییە؟ ئەو ڤیدیۆیە ئەتەوێت بەم ڤیدیۆیە بڵێ چی؟ پیشاندەم خەڵکی ئەوەی بێ پارە بێ ماڵ دڵیان هەیە ینی ئەگەرەفێرە بەبێ خانوو ئەگەر پارە ینی شتێک بکەوێنن عرض ینی ئەوانیشان کو نایدەزن ینی ئەمە پیشاندەم باشە زیاتر لەسەر چی ڤیدیۆ دروست ئەەکەیت؟ زیاتر لەسەر چی ڤیدیۆ دروست ئەەکەی؟ تاقیکردنی کۆمەڵکە تاقیکردنەوەی کۆمەڵایەتی باشە پێمان بڵێ کامێک لە کەسەکان زیاتر هاوکارت ئەبن لە ڤیدیۆکانە
تۆ بۆ خەڵکی ئاسایی ڤیدیۆ دروستەکەی وایە ئەچیتە ناو خەڵک باش کۆمەڵە کردار ئەنجامای کۆمەڵە کار ئەنجامای بێەوەی کە ئەوان بزانن تەسویرەکرێن باشە تۆ تەسویرەکەیت و کارەکانش بزانی ئەوان کاردانەوەیان چیە ڕێکشێنیان چیە بەرامبەر بە کارەکەی تۆ لە ئەم کاتانەیە کە تۆ ڤیدیۆ دروستەکەی ئەوان چۆن هاوکارتە بن بۆ نمونە ئەگەر ئێستا لە یەکە ڤیدیۆکانت ئاوە دەستت ئەبێتە پێشەوە بزانێ بۆ نمونە تا چەند خەڵکەکەی تر ئامادەیە بەم شێوەیە کارەکەی تۆ ئەنجامە ئەگەر ئێستا لەگەڵ قسەکانی من هاوکاران نیشانی بن تا چەند ئەو کەسانەی کە پێشوازێکن استقباڵەکەن لە ڤیدیۆکانی تۆ یان لە کارەکانی تۆ بۆ نمونە خەڵکانێکی ئاسایین یان ئەوەی کە بەدیت کردووە لا دوای کێ زیاتر هاوکارت ئەبێ بەڵام پێش ئەوە با ڤیدیۆکە ببینین زیاتر ژۆن بێت بۆ بینەرانمان. Excuse me. All right, brother. That's for you, brother. No worries, mate. Good day, yeah? Take care. باسکی ئەو ڤیددیۆمان بۆ بکەیت و وەکو وەڵامێکیش بۆ پرسیارەکەی سەحار والله يعني ئەوە پیشان داوە خەڵکی ئەوەی پاریان هەیە ئەوەی وەزیان باشە ئەسایی بێ ینی لەوا کە تۆزە فرێندلی نین ینی چۆن بە کوردی کۆمەڵایەتی تر نی بەڵێ وایە دەسەوانەیە کەی پاریان نییە کەی بەدبەختن ئەوەنە زۆر دڵیان کراوەیە بۆ شتەها ینی خۆشیان پێسیان بە یامەتی بەس حەزکن یامەتی خەڵک بدن ینی دڵیان کراوەیە. ئەو گرفتانە چین کە لە کارە ڤیددیویەکان تا تووشە بێت وە ڕوبەڕووتە بێتەوە ڕۆژانە تۆم کارە ناکەیت تۆ کە ڤیددیۆەکەیت زۆری نا بڕە پیان لەم دوایی کەی کرد منم ئەو فلیمە مشکلە نییە بیکمە سەر ئۆنلاین ئەوانش بەیان احتیاجە بەرە ئەوانش حەزەکەن بدێنن کەی خەڵک خۆیان بەدبەخت بن و دڵیان باشە بەرەوە کەیگە خەڵک سەرجادە بیان بینێ بە ناشرینی سەرانەکەن ئەنی بە جوانی سەرانکەن ئەو تێگەشت باشە چەند جارە ییتەوە بۆ کوردستان لانی لەو کاتەوە کە تۆ لە ئوسترالیا ژیت چەندم جارتامە کاتی تۆ کوردستان ئەمە سە چوارم جارە هاتمە کوردستان بیرێت لەوە 2019 کاری ڤیددیۆی لە کوردستان بکەیت و ئەو کارانە بۆ ئێرە گونجێ حەزەکەمە ئەگەر احتیاجی ئەگەر تۆنم بیکەم ئەیکەم ئەبێت تۆزە جیاوازی هەبێت وایە بە پێی کەلتور و بە پێی شوێنەکە ئەگەر لە شوێنێکی دیکە ڤیددیۆ دروست بکەیت بەڵانی سە حەزەکەم تۆزە سە زۆری خەڵکانە سی هینەکان بکەن حەزکەم زۆر بینەری کوردم زیاتر هەبێت ئەنی سە زۆری ئەمریکا ئەسترالیا یوروپا بەس حەزکەم هین کوردیکەم زیاتر بکەم باش ڤیددیۆکان لە چۆ زیاتر بڵاوەکەیتەوە چۆ بە چی بەکارهێنیت لە یوتیوب بڵاویکەیتەوە لە تیکتۆک بڵاویکەیتەوە لەسەر تیکتۆک ئەویان لە هەمووی زیاترە دوای تیکتۆک سناپچات دوای سناپچات ئینستاگرام دوای ئینستاگرام یوتیوب ئەنەوە چوار پلاتفۆرم بەکارهێنم. فیدباکەکانت چۆن وەرگرتووەتەوە چۆن ئەو کەسانی بەتایبەت ئەگەر پێشوازیان نەکردبێت لە ئیشەکە ئەگەر دواتر سەیریان کردبێت ئەم ڤیددیۆیە بووە تا ئێستا بۆ نمونە باسێکی ئەوە بکەن کە دوای بینینی ڤیددیۆکەی تۆ هەستیان بەچی کردووە ینی ئێستا ئەدێنم زۆر خەڵکەلەن شتێ باشەکەم و کەی ئەوان سێریکن ئەوانش حەزەکەن سە بڕۆن دەرەوە یامەتی خەڵکی ئەوانە بدەن یارمەتی هەژارەکان بەڵێ قەت بووە لە کاتی ڤیددیۆکانە بەرکەوتن لەگەڵ کووردا هەبوو بێ بەس خۆت نەوزانی بێکامە کووردە بەڵێ لە کاتی ڤیددیۆکانە کارێکی ڤیددیۆیت کردووە بەرکەوتنە لەگەڵ کووردا هەبوو بێ کورد بوو بێت بەس نەوزانی بێ کە ئەمە کووردە ناجارە نەبوو ناجارە ئەی تەسەورەکەی ئەگەر کارێکی ڤیددیۆی لەو جۆرە لەگەڵ کوردێکا بکەیت چۆن زۆر کەم لە ئەشاڵ هەیە لەبەرەوە ئەنی زۆر ینی ئەوزن لە هەموو وڵات ئەشاڵە کەمتر کوردی هەیە ئەو ڤیددیوانەی کە دروستی ئەەکەی هەر ئەتەوێت بەم شێوەیە بەردەوامی هەبێت یانبیرت لە کۆمەڵە گۆڕانکاری کردووە بۆی کە زیاتر کاریگەری بەجێ بهێڵێ حەزەکەم سە هەر ئەمانە بکەم هەتاکەم دیارە ساڵەت شتێتر بەتمێشکم شتر بکەم ئێستا ئەوانە لای من باشە ینی مەسەجە باش ئەنێرە بۆ خەڵک بۆرە حەزەکەم بکەم ڤیوڤێرت چۆنە ڕەوەند بە ئەمەشی لێ پرسیم بزانین تا چەند خەڵک سەیری ڤیددیۆکانت ئەکا هەمووی لەسەر تیکتۆک یان هەمووی لەسەر بۆ نمونە تیکتۆکە لە هەموو چالاکتریت
وابصر مانجي نزيكي زيادة 100 مليون خلق اي بينت هذا تيك توك بس اگر حمو بلاتفورم نزيكي 200 مليون هرناوي سام جلالة تيك توك كش بله حمي سام جلاله سناب شات تيك توك انستغرام فيسبوك ايش هما باش سام چی هاوکارتە لە بکارە ڤیدیۆیانە کەیکێت هذا رفيقهم هي منش اوانش فيديو كان يعني يامتي كثير يعني اوكي او فيديو كان من بوي ريكوردكم اوش بو منيكا كاتب يك نفر حتما لقلد به بله باشە قەت بۆ لە کاتی ڤیدیۆکانە ڕوبەڕووی تووڕەبوون یان لێیان بیتەوە نعم نەبووە جارك نفرك توربوا بس كي بيرنم الم ناصر شلون بيلم يلا جاي ناصر شلون بكردي ام ترجمه باشا بيلم سكوب كدوات زين بروك زاريتش تورابه نك خلق كان بفيلم كم خلق تركي ارواد سيرك عليه اما نفرد شيكا انت ديت لايمن اللي بوتشي او فيلم او بدبختا اجري يعني خرابه وانا يعني کەسە هەژارەکە تووڕە نابێت ئەو کەسانی تر کە لێو ئەڕۆن ئەوان تووڕە اوان تراب نازن بو مشكله يعني حقا بوتشي حق يعني باشا پێمان بڵێ ئێستا چوار جارە هاتوویتەوە کوردستان هەندێک لەوانەیە جیاوازی تۆ زیاتر بەدی ئەەکەی لەنێو ئەم کۆمەڵگایەوە ئەو شوێنەی کە خۆت لەوێ نیشتەجێ بوویت پێمان بڵێ چی جیاوازتر ئەبینی لێرە کە بۆ نمونە پێت خۆشە ئەگەر ڕۆژێک لە کوردستان ڤیدیۆ دروست کرد ئەوە بکەی بە بابەتێک کە ناوەڕۆکی ڤیدیۆکەت بێت لێرە بیستمە ینی خەڵک زیاتر و بە عیلەی زۆر شتەکەن ئەنی نزیکترن لەوێ خەڵک تۆزە بەتەنایژە ینی زۆر و تێکەواڵی ناکەن ئێرە تۆزە کۆمەڵایەترە وایە لێرە پێویستە بە کەسە بێ ینی باشتر لێرە لەوێ تۆزێک و چۆڵە خەڵک دوورن لە یەکتری ینی تۆزێ نازانم لێرە بکو باشترە فکر من بەڵێ سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت سام جەلال وەکو یوتیوبەر و وەکو چالاکوان لە سوشیال میدیای کارەکانە بڵاوەکەیتەوە سپاس و دووبارە بەخێر بیتەوە هەم بۆ کوردستان و بەخێر بیت بۆ پرۆگرامی ڕۆژێکی نوێ